خۆشەویستان وەکەوەی ئاماژەمان پێکردبوو تەوریەکەمان بابەتێکی دەرونیە کە تایبەتمان کردو بە بابەتێکی دەرونیویش دوو جەمسەریە کەسایەتێکی دوو جەمسەری ئەمە بەگشتی باس لەم نەخۆشیە دەرونیە و هەروەها نیشانەکانی و جۆرەکانی ئەم نەخۆشیە دەکرێت لە چه ئاستێکدا کەسێک تووشی ئەم نەخۆشیە بێت چارەسەرەکانی بەگشتی دیارە گفتوگوی بابەتی لەگەڵ دکتۆر جعفەر عومەر پسپۆری دەرونی دەکەین کە ڕاستەخۆ لە ستودیۆ لەگەڵمانە دکتۆر سڵاوت لێ ببەند باش و بەخێر زۆر باشە دکتۆر با یەکەم پرسیار هەر بۆ دەست پێ بکەین نەخۆشی دوو جەمسەری چییە؟ بەڵێ خۆی ناوەکە هەر بۆ شێوە هاتووە پێڵێن بایپۆلەر ینی دوو جەمسەر دوو جەمسەری بەمانایەوە دێ ئەم جۆرە یەکێکە لە جۆرە هەم تایبەتەکان لە نەخۆشیە دەرونیەکان کە کەسەکە بەهۆی نەخۆشیەکەەوە ئەزمموی دوو جۆر لە نەوبە دوو جۆر لە حاڵەت یا دوو جۆر لە نەخۆشیەکە ینی دوو نەخۆشین بەیەکەوە ڕوەدەن بەڵام لە کاتی جیاوازان ڕوەدەن بۆیە پێکەن دوو جەمسەر ئەین جەمسەرێکیان لەلایەک جەمسەرێکی تر دوو جەمسەرەکەش لە یەکەوە زۆر دوورن وەکو بڵێیت باڵەکانی ئینسان چەند دوورن لە یەکترەوانش لە یەکترەوە دوورن یەکێک لەو جەمسەرانە پێوترێ خەمۆکی جەمسەرێکیان پێوترێ شادبوونیان مانیای پێوترێ بەزارەوە خۆبیەکەی ئەم دوو جەمسەرە لە یەکترەوە زۆر دوورن هەندێک جار کەسەکەکەوێت ئەبێت تووشی کە ئابا بێن لەوانەیە لە ئێستا کە ئابەی هەبێ پاشەوەی چاکە بێتەوانە لە مودەیەکی تر جاایە مانگێکی ترە ساڵێکی ترە 10 ساڵی ترە تووشی نۆرەیەکی تر بێت کە مانیا یعنی جیاوازی هەیە ئاروگۆڕەکە ئەگۆڕێ بە پێی جۆری حاڵەتەکان ئەگۆڕێ هەندێک جار زوو ئەگۆڕێ هەندێک جار زۆر درەنگ ئەگۆڕێ لە کەسەکەیە ئەگەر کەسێک تووشی مانیا بوو لە ژیانە جامانە دوو حاڵ دوو جۆری هەیە هەر دەێن بۆ مانە بە شادبوون وەریجێڕین ئەو کاتە پێڵێنم کەسە تووشی دوو جەمسەری بوو یەکجار لە ژیانی ئەزمموی ئەو حاڵەتە بکەین تووشی ببێ پێڵێن تووشی نەخۆشی دوو جەمسەری بووی چونکە هەر کەسێک ئەوەی کە لە بە توژینەوە دەرکەوتە تووشی مانیا بووە زۆری هەرە زۆریان دواتر لە ژیانیانە تووشی خەمۆکی بوونەتەوە جابووی جیاوازەکە بکرێن ئەم تاکە نەخۆشیە کە دوو حاڵەت بەیەکەوە ڕوو ئەدا بەڵام لە کاتی جیاوازە زۆر جار نەخۆشەکانەوە کە سوگارم دکتۆر پێشتر هەر ئاگەی لە خۆی نەمابوو بەس ئێستا بە عکسەوە دڵی تون دەبێت تاقەتە حەزی لە هیچ عکسی نۆرەکەی ترە پێیان سیرم ئەم جۆرە لە نیشانەی هەبێ ئەوکو بۆی بزانین بۆچی پێوترێت دوو جەمسەری یا دوو جەمسەری چییە پێناسێکی خەمۆکی چییە لەگەڵ مانیا چیە نیشانەکانیان زۆر جیاوازانی ڕێک عکسی یەکن ئەمیان لە جەمسەرێکە و لە باشوورە و لە باکوورە نیشانەکانی خەمۆکی وازەحە خەمۆکی هەر ڕێک وەکو نەخۆشی خەمۆکی دێ بۆیە ئێمە هەندێک جار پسپۆڕیانی پزیشکانی پسۆری دەرونیش لەوانەیە نەخۆشێک بێتە لای ئێمە خەمۆکیەکەی خەمۆکی دوو جەمسەری بێ نەک خەمۆکی ئاسایی کە کەسێک خەمۆکی هەبێ بە خەمۆکی ئاسایی تەشخیصیکەین تا چەند ساڵێک دوایی دەرەکەکەم جۆرە خەمۆکی دوو جەمسەری بووە هەر هەمان نیشانەیە هەمان شێوازی دەستنیشانکردن هیچ جیاوازێک لە نێوان خەمۆکی دوو جەمسەری لەگەڵ خەمۆکی یەک جەمسەریە ئاساییان نییە وەکو یەک تەشخیصیانەکەی نێمە بۆیە نیشانەکانی خەمۆکی واسە حەلاوانە چەندین بەرنامەی لەسەر کراوێت لە کەناڵەکانەوە ئەوەیە کە کەسەکە هەموو شتێکی داوازێ و خەمۆکی پێڵێن داوازینیەتە خوارەوە کە نوو نیشانەی سەرەکی هەیە ئەگە کەسێک لەم نوو نیشانە بۆ ماوەی 2 هەفتە 5 لەو نیشانانە تایە ڕوویدا بە بەردەوام ڕۆژەکانی ژیانی بەردەوام نیشانەکانی هەیە بڵێن ئەمە لە نۆرە یان تووشی خەمۆکی بووە ئەگەر وتم یەک جار ئەزمموی مانیە کردبوو یەکسەر پێڵێنم کەسە تووشی دوو جەمسەری بوو نیشانەکانی وازحن هەموو شتێکی داواز یعنی خەمۆکی یعنی هاتنە خوارەوە یعنی داوازین خەوی کەمە بێتەوە خواردنی کەمە بێتەوە بە گشتی هەندێک جار خەوی زیادەکە خواردنی زیادەکە جۆرێکی تایبەتە بەڵام بە گشتی داوازێ هێز و تاقە و وزەی داوازێ چێژوەرگرتنی لە ژیان داوازێ دڵی تون دەبێت دڵخۆشی نامێنێ هەست بە خەم و خەفەت و دڵتونیەکە هومێد و هیوای بە ژیان نامێنێ بیری خراپ یا بیری خۆکوژی یان حەزکردن بە مردن بەسەر یازاڵە بێت تەرکیزی کەمە بێتەوە جوڵە و حەرەکات و قسەکردن گفتوگۆکانی تاو لەم کەساکەمە بێتەوە لەگەڵیشیان متمانە بەخۆبوونی لاوازەوە بە شێوازێک کە خۆی بە کەسێکی بێنرخ و بێقیمەتە زانێ ئەم نۆ نیشانە ئەگەر 5 دانە جاوە تەفسیلاتی هەیە لەکە و جیاوازی هەیە چۆن بێت 5 دانەی لە یەک بەیەکەوە ڕووبا لە کەسێکە بۆ 2 هەفتە تووشی خەمۆکی بووە وەگوتم هەندێک جارم خەمۆکی زۆرینی هیچ زۆری خەمۆکی یەک جەمسەریەوە کەسەکە بە ئاسایی تووشی ئەبێت هەندێک جارژی دوو جەمسەریە مانیا چییە خۆی ئەمە ئەو گرنگە مانیا حاڵەتێکە بە جیاوازە ڕێک مانە بە عکسەوە هەموو شتێکی بەرزە بێتەوە ئەمیان ئێنە توێن بڵێن عکسی نیشانەکانی ئەو کەینەوە زۆرینەیە بێتە مانیا ئەویش نیشانە سەرشەکەی بەم شێوەیە کە کەسەکە ینی ئەوەی کە تەواپی ئەناسرێتەوە ئەبێ ئەمەی هەبێ ئەم نیشانەی نەبێ ناتوێن بڵێن نەخۆشی مانیایە کەسەکە مەزاجی تێگەچێ ینی لە ڕووی هەڵچوون و ئەواتیفەوە لە ڕووی مەزاج و مود ئەوەی کە ئێمە دڵخۆشی و دڵتونی و چێژوەرگرتن و ئەوانەمان تێگەچێ
کەسەکە مەزاجی تێگەچێت بە چەند ئاستێک هەیەی زۆر تووڕە و عەسەبیە بە شێوازێک کە ناتوانانی لەگەڵیا بە ئاسانی گفتوگۆکە یان ئەوەی کە من زۆر بە کورداری ئەڵێ شیرە هەڵەچێت ینی بە کشتێکی بچووک ئەتەقێتەوە هەڵەچێت تووڕەبوونی نەئاسایی هەیە هەم بە شتی کەم هەڵەچێت هەم زوو هەڵەچێت لەوەی کە تووڕە ببێ یان مەزاجیشی فراوانی هەیە ئەکسپانسی ینی فراوانە بۆ مانای پێکەنین و دڵخۆشی و جە و بەتەوان مرتاح و گوێ بە دنیا نایە و گاڵتی بە هەموو شتێک دێت ئەلەم شێوازەیە ئەمە ئاسایی مرۆڤ دڵی خۆش بێت و جەوی هەبێت بەس لە دۆخیشی نائاساییە ئەی بێت یعنی هیچ شتێکی بەلاوە ناخۆش نییە بەردەوام پێکەنێ دڵی خۆشە جەوی هەیە تەنانە دەبێتە هۆکارێک بۆی ئەوانی تریش بەو شێوازە مەزاجیان بەرز بێت و هەز بە دڵخۆشیکەن ئەمە نیشانە سەرنجەکەی ئەبێ مەم شێوازە بێ کەسەکە لەگەڵ یا من تەواو تەفسیل بارونێکەوە دواتر پرسیارە بێ لەگەڵ یا حەو نیشانە هەیە لە حەو نیشانە گەسیانی لە یەک کاتە لەم کەسە بۆ ماوەی هەفتەیە ڕووبە ئەڵێن ئەمە تووشی ئەم حاڵەتە دەرونیە بووە نیشانەکانی ئەویش یەکەمیان نەک ئەم خەوی کەم نابێتەوە ئەم پێویستی بە خەو نییە ینی تاقیەوەنە زۆرە خەوت چیە بەلای خۆ زۆر شتێکی هیچ ینی خەوی لێ ناکەوێت حتا خەویشی لێ ناکەوێت سی جیاوازەکەی لەگەڵ خەمۆکیەوەیە خەوی لێ ناکەوێت و هەستی شەکەین خەوتووە مرتاحە جەوی هەیە بەس لە خەمۆکیا کە ناخەوێت مێشکی خەریکە تێگەچێت حەزەکە بخەوێت دووەم کەسێکە تەرکیزی بە ئاسانی ڕوە ینی دانیشتۆ لێرەیە قسەکە لەسەر مۆزوعە شتێکە بینە مۆزوعەکە مۆزوعیشت بە ئاسانی تەرکیزی ڕوە ناتوانێت لەسەر شتێک بە بەردەوامی تەرکیزکە بە هۆکاری گرفتەکەیەوە سێمیان ئەم کەسانە شتێکی پێڵەن مەزاج بیرکردنەوەکانیان ئەفڕیان لە فکرێکەوە چون بۆ فکرێکی تر بۆ نەگە من بایپۆلەر مانیام هەبێ ئێستا مەسەر باسی مۆزوعی مانیا بۆکەمە نازانی بە دێڕێک باسی یەکەم مەسەر بابەتێکی سیاسی لە منش مەسەر بابەتێکی تری کۆمەڵ ئەی پەڕێنێ فکرە ئەگۆڕن بەدەستوانە زۆر جار ئەمە هەندێک جار ئاستە سوکەکەی کەسەکەن ئەڵێن دکتۆر مثلا من وان نایگۆڕێ مثلا مێشکە منی فکرە بۆ دێ نازانم چی دەکەم ئەنی فڕینی بیرۆکەی هەیە بەتاڵ لە مێشکایت یا هەندێک جار لە قسە دەرەکەی بە جوانی دیارە باسی مۆزوعەکە تەواو کەس مۆزوعێکی تر خێرە مۆزوع ئەپەڕێنێ کەسەکە هەندێکی نیشانەیەکی تریەوەیە کە کەسەکە چالاشە ئامانجدارەکانی زۆر زیادەکە بۆ نمونە لە پیشەکە مانوو نابێت خەریکی چالاکی و ئیشکردنە بۆ نەکردەی سێکسیە زیاد لە پێویست ئەنجامیەدات و ئەمە چالاکیکی ئامانجدارە ئامانجێکی لە پشتەوەیە لە خوێندنەکەیە مەسەلا من چون پرۆژەیەکم پرۆژەیەک ئەنجامە دەم و یعنی چالاکی زۆر زیادەکە یان خاڵێکی ترێنەوەیە هەندێک جوڵە یا چالاکی مەترسیدار ئەنجامەدەن یعنی ئەم چالاکیانە مەترسی لەسەر ژیانی کەسەکە دروستەکە بۆ نمونە لێخوڕینی سیارە بە تیژێکی زۆر بە تیژڕەوێکی زۆر سیارە لێخوڕێ وەکوها پێشبڕکێ بکە لەگەڵ کەسێکی ترە یان مەسەلەن ئەچێت بە شەو یا بە کاتێکی درەنگ بە تەنها خۆی ئەڕوات لە شوێنێکە مەسەلە دەچێتە دەرەوەی شارەکان بۆ نمونە چێت بۆ شاخێ بۆ شوێنێک بە بیانووی ئەوەی ئەم شتێکی دۆزیوەتەوە یا ئەبێ بە کەسێکی تر یان مەسەلەن ئێوە دەستکەوتێکی هەبێ بەچێتە دارستانی یا چێتە ئەمانە چۆتەکە ئەشکەوتەوە بۆ ماوەیەکی زۆر ماوەتەوە نیشانەیەکی تر لە نیشانەکانی ئەوەیە کە کەسەکە خۆی بە گەورە ئابینێ یان تێڕوانینی بۆ خودی خۆی پێ گەورەیە پێی وایە کەسێکی مهمترە لەوانی تر ناگەڕێتەوە ئەمە بۆ متمانە بەخۆبوونی و متمانە بەخۆبوون ئاسایی هەیە بەڵام ئەم لە متمانە بەخۆبوونی پێڵێن متمانە بەخۆبوونی فوتیەکراو یعنی متمانە بەخۆبوون بریتە لە باوەڕبوون بە تواناکانی خۆت بوو شتانەی کە هەتا و بە بەکاردانی توانەکانی خۆت بوو شێوەی هەیە بەڵام لەما نەخێر ئەو توانایی نییە بۆ نمونە مەسەلەن ئەو پێی وایە کەسێکی زۆر گەورەیە لە کۆمەڵگایە ئەو پێی وایە کەسێکە توانەکانی زۆرە بۆ نمونە کەسێکە گە بنمونە بێنەوە مەسەلەن پەرستارە پێی وایە توانە چارنەشتەرگەری ئەنجام بە خۆی ئەم پەرستارە توانە خزمەتیشی گەورە بکات خزمەتی نەخبەس لێرەنە ئەو پێی وایە لەوە مهمتر لە دکتۆر زۆر ئاسانترە توانەکردەکان ئەمە پێڵە چی فوتیەکراوە خۆی بە گەورەترە بینێ بۆتان بینێەوە کە مەسەلەم پشیلەکە لە ئاوێنە کاسی خۆیکە خۆی بە شێرە بینێ بەو شێوەیە ڕێک وا ئەزانێ ئەم کەسێتیەکەی ئەم تواناکەی ئەم هێزەکەی لەوانەی تر زیاترە قودرەتی لەوانەی تر گەورەترە ئەمانش نیشانەکانی مانیایە بەگشتی سێ لەم نیشانانە لەگەڵ ئەوی کەوتم مەزاجی تێگەچە بێکەوە ڕووبە ئەڵێن تووشی مانیا بۆ مانی ئاستی زۆر جیاوازی هەیە زۆر سووکە لەوانەیە مەسەلەن دابنی شەخصە لەگەڵاکە هەستی پێنەکەی
تا ئەگات ئاستێکی زۆرتون کە نەتوانی لەگەڵ یا دابنیشی هەر قسە وەرناگرێت. دانەدانم دێن سەرانە. بەڵێ کاتە دکتۆر ئەبێت ئەو نیشانانەی کە ئاماژە پێکرد خۆی یەکسەرستی پێکات یاخۆ بگاتە حاڵەتە توندەکەی ئەو کاتە ئەزانێت کە تووشی نەخۆشی دەرونی دووجەمسەری بووە. لە خەمۆکیە زۆر جار کەسەکە خۆی هەست بەخۆیە کاکە ئەمە نیشانەکانی هەیە خۆیان زۆر جار دێن بۆ چارەسەر چونکە خەمۆکی دووجەمسەریەکە لە جیاوازە سەرەکیەکانی لەگەڵ خەمۆکی ئاسایی خەمۆکی یەکجەمسەریەوەیە زۆر توندە. ئەنی کەسەکە زۆر دڵی توندە. دووجەمسەری تونترە؟ دووجەمسەری زۆر توندترە لە یەکجەمسەری. ئەو بۆیە ئەو ئاسانتر هەست بکە بەس لەمانیا نەخێر زۆر جار هەست بەخۆی ناکات پەیوانیە نەخۆشە هەرم شتە بە شتێکی زۆر ئاسایی ئەزانێ و ئاگای لە خۆینە لە هەندێک چکە لە ئاستە توندەکەی ئەگای لە خۆینە لە ئاستە سووکەکەی هەندێک جار کەسەکە خودبینی پێڵێنێمە یعنی ئاگای لە خۆیەتی کە نەخۆشە کە گرفتێکی هەیە یان چەند جار هەبووە مەسەڵەن من نەخۆشم مێ دەست نیشانیەکەم بە خەمۆکی دکتۆر وڵای لە ژیانمە جارێک تووشی حاڵەتیش ئەبێ ئەوە چییە چەند پرسیارە لێکم حاڵەتی تریغی ئاکسەوەتەوە باسیەکەڵە من فکرم بۆ هاتوو پێم بە کەسێکی مهمم خۆم بەم هەمێ مادی زانیوە وام زانێمە کەسێکی گەورترم لەم ژیانە بەس دەری نەبڕیوە ها بەس نەیزانیوە نەخۆشیە ئەمە بەس لەمانیا بە دەگمەن هەستکاکە ئەم کەسە گرفتێکی هەیە ئیلا بێ چواردەور و خێزان دیهێنن بۆ چارەسەر. باشە دکتۆر هەندێک جار ئەو جوگۆڕینە لە ماوەی هەفتێکدا بۆ نمونە من ئێستا دڵم خۆشە شتێک ڕۆیا بە دڵی خۆمە چەند ڕۆژێک تاو دڵم پێی خۆشە بێ بەڵام دوای کێشەیەکم بۆ دروست دەبێت بە تەواوەتی تاقەتی هیچ شتێکم نامێنێ ئەمەشە چێتە قەڵبی ئەو یاخود چۆن ئەتوانی ئەمە دەستنیشان بکەی جیاواز لێ خۆی ئاسایی هەموو کەسێدانێک حاڵەتە دڵخۆشە بێندێک جاریش بێتاقەتە بێ بەڵام موکو ئامەشت پێدا هۆکارێکی هەیە زۆر بکە ئەم شتانە بەبێ هۆکار ڕوەدا لە نەخۆشی خەمۆکی دووجەمسانی هۆکارێکی دیاریکراو نییە بڵێ وڵا بەهۆی مردنی کەسێکی نزیک شێوانێ نە یا بۆی مەسەلەن هاوسەرگیریەوانە دڵیەوە نەخۆشە نا شتێکارێکی نەوە دڵخۆشەکەی لە ئاستی ئاسایی نییە نا ئاساییە و لەگەڵ یا ئەمە کارەکاتە سەرجیانی کەسەکە ینی کاری تیەکە لەوانەیە لە ڕووی پیشەیی یا لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە کاری بخە نەتوانێت ئەو ئیشەی خۆی کە پێویستە بیکە ئەنجام بە بۆ نمونە لە شوێنی کارەکەی خۆی لە بەڕێوەبەرەکەی بە مهمتر ئەزانێت مامۆسایەکە یان مەسەلەن لە لابواری کۆمەڵایەتیەوە تووڕۆتون و تیژە کارەکاتە سەر پەیوەندەکانی لە خێزانیەدا یا خێزانی مەسەلەن بەجێ هێڵێ ئەڕواتە دەرەوانە بە شازشی ناکۆمەڵایەتی کە لە عورفەکان دوورە ئەمانە هەمووی وازەح دیارە پێوەی کارەکاتە سەر ژیانی کەسەکە یان لە خەمۆکیە بێزاریەکە هەرخۆی هەست بەخۆیەکە و مودەشی هەیە مدەی هەیە و نیشانەکانمان باسکە چەند نیشانەیەکە بێ لەگەڵ یابێ دڵخۆشی خۆی نەخۆشی نیە بەس دڵخۆشیەکی زۆر ڕادە بە دەرکە کەسەکە هەستی پێ بکرێ کە ئەمە نائاسایە لەگەڵ چەند نیشانەی چێ ئەو کاتە بە نائاسایی سەر بەڵێ ئەو نەخۆشی دووجەمسەری کە ئاماژەی پێکەین لە هەمان کاتدا ئەو خەمۆکی کە بەبێ هۆکار ئەو کەسە تووشی دەبێت ئەو مانیایی کە هەیەی دەکرێت ژینگە هۆکار بێت یا خود خێزان وای لێ بکات تاکێ بگات ئەو حاڵەتە و تووشی نەخۆشی بێت بەڵێ خۆی من بە نەخۆشی هەژمارەکرێەوە هۆکاری زۆر زۆری هەیە بەگشتی هۆکارەکانی ئەندە هۆکاری بۆ ماوەی بایۆلۆجی ئەندە هۆکاریشی ژینگەییە بەس بۆ ماوە ڕۆڵی گەورەی هەیە بەڕاستی لەم نەخۆشیە بمانەی ئەوە نایە ئەمە نەخۆشیی بۆ ماوەیە بەڵام بۆ ماوە ڕۆڵی سەرەکی هەیە لە توژبوونە وەکو چۆن ڕۆڵی توژبوون بە ڕەبووە بە زەخت بە هەر نەخۆشیی تری جستەیش بۆ ماوە ڕۆڵی هەیە لە میشا ڕۆڵی هەیە بۆ دەکرێت باوان تووشی ئەم دووجەمسەری بن ئەوە بگەڕێتەوە بۆ ئەوی منداڵەکانشی توش بێت احتمالی مەگەر ئەگەر باوەیەکێک لە دایک و باوک ئەم نەخۆشییان هەبێ ئەگەری توشبوونی مناڵەکانیان لە سا پەنجایە بێ چێک لە گرفتە دەرونیەکان زیاتریەکە مانایەوەنێ ئیلا تووشی ئەبێ ئەنێمە جیاوازە چەند دایک و باوکەیە حاڵەتی نەخۆشی دووجەمسەریان هەم مناڵەکانیان زۆر ساغ و سەلامەتن بەس ئەگەرەکە زیادەکە بەڵام ئەگەر خێزانێک نەخۆشی دووجەمسەریان هەبێ حەو هێندە لە خێزانە کە نەخۆشی دووجەمسەری خێزانەکانە نییە ئەگەری توشبوونی مناڵەکانیان هەیە بە توشبوون بە ینی ڕێژەکە زیادەکە هەمومان لە ژیانمانە ئەگەرمان هەیە لە سایەک تووشی ئەم جۆرە نەخۆشی بێ لە سایەک بۆ چوار هەومان ئەگەر هەیە بەس لە خێزانێک ئەگەر ئەم نەخۆشی لە خێزانەکانە هەبێ لە کەسی پلەیەکە کەس خزمی پلەیەکی نزیکی ئەگەرەکە حەو هێندە زیادەکە ینی ئەو لە سایە حەو زیاترە من لە سایەکە کە خێزانەکەم نەیبێ بۆ ئەگەرەکە زیادەکە ئەمە بۆ ماوە بەڵام ناتوانین بڵێن لەسەر کرۆمۆسۆمێکە یان نەفلان کرۆمۆسۆم تێکچوو چەند بۆ هێڵێک ڕۆڵی هەیە تا یاسە دەرنەکەوتۆ بیزڵ چیە هەندێکی هۆکارەکەی گەڕێتەوە بۆ تێکچوونی کیمیایی مێشکمان هەندێک مادە هەیە لە مێشکی مرۆڤە کە گۆڕانکاری بەسەرادێ بۆ زۆربەی نەخۆشیەکە دەرونیەکان و جۆرە لە حاڵەتێکە وەکو مەسەلەی گلوتامێت و کۆمەڵە موادی دووانە گوێزەرەوەی ناومێشک گۆڕانکاری لەوانەیە هۆکارە هۆکارە ژینگەکانیش بەڵێ هەندێک جار هۆکارە تەنانەت بۆ نمونە بوونی کێشە خەفەت خواردن بیرکردنەوە سەدمەیەکی لە ناکەوە بۆ کەسەکە هەر ڕۆڵی هەیە
مثلەن ئەم نەخۆشیە بەتایبەتمانی هەندێک جار لە بەهارانە سەر هەڵەدا زۆربەی کات ینی لە زۆربەی نەخۆشەکانە نەکەمیان لە بەهارە هەڵەداتەوە دووبارە دەرەکەوێتەوە یا لە هاوینە مەسەلەن دەرەکەوێتەوە بۆ یڵەن تەنانەت زۆر بەرکەوتنی تیشکی خۆریش کاریگەری هەیە لەسەر بابەتە بەکارهێنانی مادەی هۆشبەر هەندێک مادەمان هەیە کە مرۆڤ بەکاری هەر خۆ تووشی نەخۆشیەکە ئابێ هەر نیشانەکانی تیا دەرەکەوێت بۆی هەموو ئەمانە بەیەکەوە هۆکارن بۆ ئەوی شێوازی پەروەردە و دایبابیش تا ڕادەیە کاریگەری هەیە بەڵام هەموو بەیەکەوە تەفاعولەکە بۆ دروستکردنی ئەم نەخۆشیە. باشە ئەشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله. دکتۆر لە ماوەی ڕابردوودا چەند حاڵەتێکمان بینی کەسانێک خۆیان ئەشوبهان بەخوا و بە پێغەمبەریش ئەمە هیچ پەیوەندیکی ڕاستە خۆیان ڕاستەخۆ بم نەخۆشیەوە هەیە؟ بەڵێ باسم کردوتە میشک لە نیشانەکانی خۆ بە گەورە بینینە ئەو خۆ بە گەورە بینینە لە حاڵەتی کەوتمانی ئاستیکی بەرزی هەیە لە مانیامان هەیە تا خواترمانە پێڵەن هایپۆمانیا لەو نزمتریشمان هەیە ینی کاڵین مانیا هەندێک جار لەگەڵ یان نیشانەی زوهانی لەگەڵ یان نیشانەی دێوانەی لەگەڵە یان نیشانەی سایکۆسیسی پێڵێن کە کەسەکە ئەم نیشانەی لێ بێ بەوەهم ینی پێی بەرخۆی بەڕاستی وا خۆیە بیرێ بەڕاستی خۆی ئەبینێ ئەمان و گوتم بە نیشانەی سەرەکی داناندرێ بەس بەڵێ لەگەڵ مانیایە لە 150 ئەوانەی کە مانیان هەیە ئەم نیشانان هەیە وەهمە مەسەلەوەی تۆ باسیەکەی بەسەر خۆی ئەمانە بەڕاستی لە کۆمەڵگەی ئێمەیە زیاتر بە کۆمەڵە شتەوە ئیگرن مثلا لەناو شیعە جیاواز هەندێکم شیعە زیاتر خوانەکە بە مەهدی منتەزەر مەهدی چاوەڕوان کراوە مثلا لەلای خۆمان خوانەکە بە محەممەی مەهدی یا بە پێغەمبەر یا مەسەن هەندێک جار لەوە تێپەڕی خۆی بەخوا شەزانن بەسەر خەڵکە کە ئەمە بەدەست خۆی نییە من نە کوفرە نە بێدینیە نە گوناهێکە کەسەکە تووشی بێت لە دەسەڵات و قووەتی عەقلیانیە بوا بەسەر یا زاڵ بۆ نەخۆشیەکان وا ئەو مادانە ئەو کاتە بە کۆمەڵگە چۆن مامەڵە لەگەڵ ئەم کەسەدا بکە هەندێک جار بینیومانە تووشی تونند و تیژیش ئەبنەوە لە غەڵەتە ئەوە شتێکی زۆر خراپە ئەگە کەسەکە نەخۆش بێت ئەمە بەدەست خۆی نیە هیچ لە دەسڵاتی خۆیان نییە من هەموو جارەکەم نمونانێنمە بۆ نەخۆشەکانی خۆم دکتۆر من دڵم توندیان من قەلق چاک بەچی چاکە من بابەجە خەڵقی دڵتونەکەیت یان وەسویانەمەی ئەوی هەیەتی وەکو کۆکەیەک وایە کە سنگی التیهابی کردن بڵێ نابێ بکۆکم هەرە کۆکی ئەی ناتوانین نەکۆکی ئەمەش هەمان شتە کەسەکە کە ئەم وهمەی هەیە ئەبێ بیڵێ هەو نەخۆشەکەی ئەوەی یان نیشانەکەی ئەبوو شوازێ بۆیە بێ من نەڕێزیان لێ بژێمانە باشتر شتەوەیە هادی بێ لەگەڵ ماوەکە وەسان ئەناسرێنەوە ینی بە ئەناسێنەوە بەڵام لەمانەیە جیاوازەکەی وەیە تۆزێک شکل و دەرکەوتن و ئەوانان زۆر ڕێک و پێک و شیک و جوان دەرەکەون باشەوە نەخۆشەوە قۆسکە دەکڕمە تاامە نەخۆش نییە مەکەی نەخۆشە. باشە دکتۆر ڕەگەز پەیوەندی هەیە بەم نەخۆشە دەرونیەوە لە پیاوان یاخۆت لە ئافرەتان زیاتر توش دەبن بەکەس جیاوازیشی وای لەنێوان نێرومەیە دووشانەوەکو یەک تووشە بن بەس بارودۆخ دەورە بینێ نانە بەڕێژەی یەکسان تووشە بن بەڵێ ئەمە جیاوازی نییە بەس وەک بڵێ مەسەخن هەندێک نەخۆشی هەیە دەرونی جیاوازیە لە خەمۆکی لە میان زۆرترە مەسەلەن ئۆتیزم لە نێراز بەس وەکو دووجەمسەری تقریبا وەکو یەکە هاو ئاستە. باشە دکتۆر بابێنە سەر ئاستەکانی توشبوون بەم نەخۆشیە بۆ نمونە کەسێکێ بە شێوازێکی سەتحی و ئاسایی چەند نیشانەیەکی ئاسایی تێ دەرکەوێت و کەسێکی شەبێ هەموو نیشانەکانی بە شێوازێکی مەترسیدار تێ دەرکەوێت لێرە هیچ جیاوازیەکێ لە قۆناغ و ئاستەکانی توشبوون بەم نەخۆشیە خۆی ئەو بەس بەگشتی سێ جۆری هەیە سێ جۆری هەیە ئێمە پێڵێن دووجەمسەری یەکەم جۆری یەکەم کە ئەو ئاستە توندەکەی مانیایتیایە ئەوەی کە باسمان کرد تووشی نەوبەی مانیا بێت جا ئەو نیشانانەی زوهان کە باسم کرد دێوانەی کە وەکو وەهم و خەیاڵات و هەلوەسەی هەیە لەگەڵ یانیەتی بەڵام بەگشتی بەتوندی بۆ ئەیگرێت لەگەڵ یا هەندێک جارەوەی هەندێک جارە بێ بە خەمۆکی ئاستی دووەم پێ وچە دووجەمسەری جۆری دووجەمسەری جۆری دووەم ئەمان هایپۆمانیا هەیە هەم مانیانی هەم هایپۆی نزمیترە لەوەی ئەو نیشانەکانی سوکترە هێواشترە یعنی لەو حاڵەتی مانیەکە چێتە ناو نۆری مانیە هایپۆمانیا زۆر هەست پێ نەکراوە یعنی کار ناکاتە سەر بواری لە ڕووی پیشەی و کۆمەڵاتی لە کار ناکەوێت بەس هەستی پێکرێت مەسەلەن بۆ نمونە لە قوتابێک لە پۆلە محازەڕە ئاڵێتەوە تۆ هەستەکەی ئەمە جاجارە قسەیەگەکە یا مەسەلەن زوو تەرکیزیە ڕوا مۆزوعێک باسەکە پەیوەندی نییە بەس ئیشەکە دێت تێک نادا بەزەکە مانیا بێ هەر هەڵەسێت و جێتم حازەرەکە شەقەکە ئەن دێت تێگەدا ئەمە ها جیاوازەکانەوەی زۆر هەست پێ نەکراوە خێزان زۆر هەستی پێ ناکە ئەمە جۆرێکی تریەتی کە زۆر ئێستا کۆمەڵگا ئەمانەی زۆر تایەوە زۆر جار هەستی پێ ناکەن کە بە نەخۆشیش سەیری ناکەن لە کەسێکی مەسەلەن بە جوڵە و چالاک و بە تاقەیە سێم ئاستیا سێم جۆری ئەمان مەرج نییە تەشخیص بکرێت بە نەخۆشەکە بەس نیشانەکانی هەیە بۆ نمونە مودێک نیشانەکانی مانیە هەیە مودێک نیشانەکانی خەمۆکی هەیە پێ لە سەکلەفیمیە ئەمان جۆرێکی ترە کە ئەمەش بە سووکی هەیەی وە زۆر جار چەند کەسێ مەسەلەن
ئێمە ئەم بینین پێویستیان بە چارەسەر نیە، یعنی زۆربەی کات چارەسەری نیە مەگەر کەسەکە خۆی بەدەست نیشانەکانی گیری خوارد بێت یا بێزار بوو بێ بەدەستیەوە یا حەسکە چارەسەریگە یا کاری کرد بێتە سەر ژیانی کەسەکە بۆ نمونە لەگەڵ یا تووشی دۆخێکی ناخۆشە بناوانە خەمۆکی ئاساییەکەی لێ بکات بە خەمۆکیی تر ئەمە بەس نیشانەیان هەیە بەس باسم کرد خەمۆکی نۆ نیشانەی هەیە پێنجی هەیە پێنجی نییە دوو ئاسیانێکی بەبەردەوام لە ژیانیا هەیە یا مەسەلەن لە مانیا یەک دوو نیشانەی بەردەوام هەیە بەڵام نەبووتە ئەوەی بڵێ تەشخیصی کرد ئەمە مانیا ئەمە خەمۆکی ئەمەش سێم جۆریانە و بگوتم ئەمە بەگشتی بەڵام هەندێک جار بەهۆی مادەی هۆشبەرەوە تووشە بێ کەسەکە یا هەندێک جار بەهۆی نەخۆشیەوە تووشە بێ وەکو هۆکار جاری وای بۆ نمونە کەسەکە ئەم هۆرمۆنی ئێرە پێڵە هۆرمۆنی پەریزاد زۆر کوردخماڵە غودەی چالاکە غودەی تەمنا غودەی سامی هێوانە یەکێک لە هۆکارەکانی توژون بەمانەیە غودەی سام ئێری غودەی ئەوەی کە کردوکەن چالاکە غودەکەی چالاکە نەک هەمووی توش بێ بەس هەندێک جار کەسەکە دێ یەکەم هاتنیتی بۆ لای ئێمە ئەبینی هەموو نیشانەکانی مانەیەتیایە بەس کە فەحسی بۆ وەکی فەحسی غودەیان لێرین ئەبینی سەیرەکەی غودەی بەرزە چارەسەری غودەکەکەی هاوکات لەگەڵ لە چارەسەری مانیاکەشەکە ئەگەر پێویستی کرد ئەگەر باش نەبوو کەسەکەی تو دۆخی یاسایی یان مەسەلەن غودەکەی کەم یا هەر دەخۆشیشی توی جەستەی یان هەندێک جار مادەی هۆشبەرە بۆ توانین بەم شێوەیە دابەشکاری بۆ بکەین بۆ ئاستەکانی دکتۆر تەمەەن تا چەند پەیوەندی هەیە بۆی کە تووشی ئەم نەخۆشی دەرونیە بێت دەکرێت لە هەر تەمانێکدا تاکێک تووشی ئەمە بێت بەڵێ خۆی تەمەن زۆر ڕۆڵی گەورەی هەیە ئەم نەخۆشیە مجارەکەی ماڵی ئەمە نەخۆشی تەمەنی نێوجەوانی و گەنجیە زۆربەی هەرە زۆری ئەو کەسانی تووشی ئەم نەخۆشییا بن لە تەمەنی 15 بۆ 25 تووشە زۆربەی هەرە زۆری ڕاستە هەموو مرۆڤێک ئەگەری هەیە هەتا تەمەنی 50 ساڵی توش بێ بەڵام ئەو گروپی کە زۆر تووشی ئەبێ لە تەمەنی هەتا 25 ساڵیە من عندك زيارة دكتور من بتشوف فلان وتفتشوا نخوشن هذه جرينتيات فكلوا تبنت يا بريوي ولا سوبر تشيلا هند أمن خوش أنا كم تفتشوا تبنا أنا بن زور بدك من بس لتمني عادة لكم الجاي إما لبولي دوان زاد لك يا لسرتاي زانكو أمن خوش وشيزوفرينيا سرشتي واعي أما بحزق خلق أجينا قصانا بزوجار أخوة دكتور فشاري بولي دوان زي هبو ولا يوايل هادو لا خوي راسه فشارك هو كهرباء بدك كوتر بس ئەو تەمەنەیە پێوەندی بە فشارەوە ئەمە نەخۆشیەوە عیلاجی یەکسەر زۆربەی هەرە زۆری ڕەک لەو تەمەنە لە کاتێکە لە پۆلی 12 یا سەرەتای زانکۆیەتی بۆیە لە تەمەنی 15 تاوەکو 19 وەجبەیەکیان لەوێ دەرەکەوێت چەند لە 20 بۆ 24 دەرەکەوێت بەڵام بەگشتی لەو تەمەنایە کەمتر بە تەمەنی هەیە چارەسەرەکان بەگشتی چین بۆ ئەم نەخۆشیە ئەم نەخۆشیە چارەسەری سەرێک و چارەسەری بنەڕەتی یەکەمی یانیەوە کە پێڵن هێڵ یەکەم بۆ چارەسەرمە بەکاری بنی دەرمانە بەتایبەت لەمانیا بە هیچ شێوەیەک هیچ سوود لە هیچ قسەکردن و گفتوگۆیەک وەرناگرێ و هیچ شتێک ناچێ بە مشکێت تۆ بتێ بە قسە بە گفتوگۆ چارەسەریکەی بەس پێشەوە یەک کتێبینی هەیە ژەوەی ئەم نەخۆشی ئەم گرفتە هەندێک جار خۆی ساڕێژەکە ینی خۆی چاکە بێتەوە خۆی چاگەکاتەوە لەوانەیە چارەسەریشی پێ نەدەین ئەمەمان زۆرە لە کۆمەلگای مایاڵێ مثلا من نەخۆشەکەمان دوو مانگێک ئاوا بوو دوای بمان بۆ لای فلان و ئەو چاک بۆ خۆی چاکە بێتەوە هەندێک جار هەموو جارەنا بەتابەت لە نۆرەی یەکەم نەوبەی یەکەم جار کە لە ژیانە تووشێ بێ جاری وایە دوو مانگێک یا چوار مانگێک خەیانە و کەسەکە چاکە بێتەوە وەکو جارانی لێتەوە بۆ ئیهمالەکرێ بۆ هەندێک چارەسەری خورافی لە کۆمەلگای بوو بەکارەوە ئاسین بۆ چاک بێتەوە بەس خۆی چاکە بێتەوە هەندێکی جۆری هەیە هەندێک لە خۆشیێڵانە منش عیلاج لەگە خۆ چاکە بیتەوە بەس ئایا بۆ باجەکەی ئەوە مشکلێ باجی هەموو بۆ بدەێ بۆچی زیانەکانی وەربگری ئەمە بەگشتی و تێبینێ گرنگە خەڵک بیزان هەندێک بەڵام ناکرێت خۆ بێتە دەست قەدەری ئەوەی وڵا دکتۆر توێتی لەوانەیە خۆی ساڕشکا وازی لەبێری نەخێر چکە لێکەوتوی زۆر خراپی هەیە بەڕاستی بەتایبەت لێکەوتوی خۆکوژین هەیە زیانگادن بەوانی تری هەیە توشون بە گرفتی تری جەستەیی و بەکارهێنانی مادەی هۆشبەر و زۆر شت هەیە بۆ یەکسەر باشترە چارەسەکە بەس گوتم ئەمە وەکو تێبینیەک خەڵک وانە زانیانی هەندێک جارەمانە چاکە بنەوە بۆ خۆیان لە خۆڕە بەبێ ئەوەی کە تێبجوێسا کەسێک گوێ لە مڵاوە خۆ فڵان کەسمان وا بۆ ئەو وا بووە باش بۆ تۆ وەکو وەتوان یەکەم دەرمان بەکارهێنانی بۆ خەمۆکیشی چووکە زۆر تو لە خەمۆکەکە شارە بە دەرمان چاشیکەیتەوە سەرەتا یەکەم ڕێگای چارەسەری دەرمان بەکارهێنانە بۆ ئەم کەسانە کە ئێمە چەند جۆرێک دەرمانمان هەیە بۆ ئەم جۆرە نەخۆشیانە بەکارێنین خۆشبەختانە هەمووشان لە کوردستانە بەردەستن و چارەسەرەکانی چارەسەری سەلامەت و کەمترین زیانی تەندروستی و جەستەیان بۆ کەسەکە هەیە و مهدیئات و مسەکینات و شتانە نییە وڵای دێتێ بۆی بەس بخەوێ نەخێر بۆی دێنە چاک بێتەوە کەسەکە ئەوەکو چارەسەر بەکاری وەکو دەرمان بەپێی مەسە کەسێک خەمۆکیەکەی بەنەوەی خۆمەکەی بێت تا ڕادێ چارەسەرکی جیاواز لە کەسێک کە بەنەوەی مانیا بۆ ماندێ چارەسەرەکەی ئەوی جیاوازە بەپێی ئاستەکەی جیاوازە بەپێی خێزانەکە جیاوازە
مثلا جاری بە پێویستە بە داخڵبوون لە نەخۆشخانە هەیەەوە بۆ نەخۆشەکەن جاری وا هەیە مثلا نەخی هەر لە ماڵ و چارەسەرەکانی وەرەگەشە چاودێری خێزانەکەی دووەم ئاز چارەسەری دەرونیە لەگەڵ هۆشیاری بۆ خێزان ئەی تۆ خێزانەکە تێگەێنی کە ئەمە حاڵتە دەبینی فلانە بەم شێوازەیە و ڕێنمایی پێدەی و لە خەمۆکی یا جەلساتی بۆکرێ خەمۆکی توانێت جۆرە جەلساتەگرێ و سوودی زۆری لێوەرەگرێت و تەنانەت لە جۆری وتم سێمیان سەکلسیمیا ئەگەر لە مانیاشا بێ نیشانەکانی مانیاشی هەبێت ئێمە جەلسات زۆری استفادە لێکرد هیچ ناتیەگەێنین ئەمە گرفتێکە بەدەست خۆینەکە ئەم مەسەلە تەرکیزی زۆرەوە ئەم زۆر بیرەکاتەوە یان ئەم فکرەکانی زۆر ئاڵۆگۆڕ تێپەڕێنێ ئەمە بە جەلسات زۆر استفادەکەن لەو حاڵەتانەیە جەلساتی دەرونی وگوتم خێزانیش تێگەێنی ئەمانە ڕێگایکی ترمان هەیە بۆ هەندی حاڵات و زۆر دەگمەن ئەگەر پێویستی کرد بەکاری چارەسەر بە تەزووی کارەبا ئەوە زۆر چاکەوە لە دەرمانەکانی سەلامەترە بەس بۆ هەندی حاڵە دێمە بەپی پێویستیە بۆ نەوە چۆن ئەڵێن خەمۆکی دووجەمسەری یان دووجەمسەری خۆی بێکسە بە دەرمان دەست پێ بکەین هەندێک هەنەخۆشی ترمان بۆ نەفۆبیا لەکسە بە چارەسەری دەرونی دەست پێ بکەین جەلسات مثلا ئەمیش هەندێک جار پێویستی پێ ئەگەر بەمانە چاک نەبوو یا مثلەن کەسەکە تونند و تیژ و بیری خۆکوژی توندی هەبوو مثلەن بەرگری کار بوو بۆ دەرمان دوو هەمانێک عیلاجی نەخۆشەکەکەین فەرق ناکە لەو کاتە خێزانەکە گیرۆدەن یان بۆ خۆی بێزارە بەدەست یان ناڕەحەتە تەزووی کارەبا یا ئافرەتێکی سپڕە خەمۆکی یان دووجەمسەریی توندی گرت و ئەگەر فریای نەکەوێنانە مناڵەکەی لەبار بچێ یان لەباری بەرە یان زیانە بە مناڵەکە بگەێنێ لەم کاتیان خێراترە زووتر بۆ سرعەت ئەوش مثلا تەرقەیەکە بۆ خەڵکمانە بزانێ ئەنی بەکارهێنرێن دەکجار وە خراپ نییە زیانێکی تونند و خراپینە بۆیە لافرن سپڕ ئەمە بەکارەکە خراپ بۆ بافن سپڕ بەکار ناهات بەس یەکتی بینی لەسەر چارەسەر ئەوەیە چارەسەر دەرونیەکان بۆ هیچ نەخۆشیەک وەکو چارەسەرێک نیە ڕاستەخۆ یەکسەر ئیشکە هەمانە دەرمانمان هەیە ڕاستەخۆیان کاریگەری بۆ نمونە خەوی چاگەکە یەکسەر مەسەلەن مەزاجی هەورەکاتەوەوانە بەس کاتی پێویستە زۆر خەڵک بزانە نەخۆشی دووجەمسەری هەندێک جار کاتی پێویستە بۆ چاکبوونەوە پەیوەندی نییە بە دکتۆرەکە کە عیلاج بنووسێ بە چارەسەرکە بە نەخۆشەکە هەندێک جار دەرمانەکە خۆی کاتی پێویستە کە تاوەکو لە جسمی ئاکەوێتە ئیش ئەتوانە چارەسەری نەخۆشەکە باشە دکتۆر با دوا پرسیار بکەم ئاماژت بەوە کرد تا 25 ساڵی زیاتر ئەو کەسانە توش دەبن ئەگەر بوونە کەسێک لە 23 ساڵیە توش بێ لە دوای 25 ساڵی خۆی تەدریجیان چاکە بێتەوە یان پێویستی بە چارەسەر بێ ئەگەر لە خۆناغێکی مەترسیداریش بیرمان نەچێ نەخۆشی دووجەمسەری بەداخەوە نەخۆشیی درێژخانە هیچێک لە نەخۆشی دەرونێ درێژخانەکان کەسەکە بە درێژایی ژیانی لەگەڵ یا ئەمێنێتەوە بۆکو تێبینیەک بۆ ئێمە بۆی بزانین هەندێک نەخۆشیمانێ بۆ نەوە درێژخانە نەخۆشیمانێ زۆر نەخۆشی دەرونەکان کوردخان بەس هەندێکمانێ وەکو ئەم وەکو شیزۆفرینیا درێژخانەوە بێ خەڵک بزانێ ئەم نەخۆشی درێژخانە بەڵام جیاوازێکی زۆری هەیە لەگەڵ نەخۆشی درێژخانەکانی تری وەکو زەخت و شەکرە و قورحە و ڕەبووە هەمیشەوەیە ئەم کەسە ئەگەر نۆرەکەی تێپەڕان ینی لە مانیاکە چاک بووە لە خەمۆکی دووجەمسەرەکەی چاک بووە لە ڕووی کارکردنی کۆمەڵایەتی و پیشاییەوە وەکو کەسێکی تەواو ئاسایی دەرەکەوێت ینی لەوانەیە ئەم کەسە کە تووشی بووە نەی ناسیتەوە چی نیشانانە هەیەی کە باش بوو دۆخەکەی تێپەڕان بۆ نمونە بە 2 مانگ بە مانگە بە 2 مانگ عیلاج و چارەسەر بوو بە کەسێک چاک بووە چاکبوونەوەی تەواوەتی هەیە ئەبێتەوە بەئینسانە ئاساییەکە بەڵام ئەگەری دووبارە سەرهەڵدانەوەی هەیە جاو ئەگەری دووبارە سەرهەڵدانەوە زۆر جار ناتوانێت پێشبینی بکەیت بۆ ئەوەی ئێمە لەوە دەربچین کە ئەم کەسە مەسەلەن یەکسەر هەڵباتەوە عادەتەن هەندێک ڕێوشوێنمان هەیە مەسەلەن هەندێک ڕێوشوێنی پزیشکی هەیە ئەگەر یەکەم جاری بێ مەسەلەن بۆ چەند ساڵێک عیلاجی پێدەی ئەگەر دووەم نەوەبەی بێ دوو جار سێ جار لە یامێ بۆ چەند ساڵێک بە ساغی من بۆ خۆم چەند نەخۆشم هەیە ئەو هەموو پزیشکەکانی چەندی نەخۆشمان هەیە دووجەمسەریە هیچ کێشەی وەکو من و تو هەر هەستی پێ ناکە یعنی ئەوە نێ بڵێ وەڵامە نەخۆشە هەر زۆر طبیعیە لەوانە لە ئێمە داهێنەر کاتن هەمانە لە ئێمە چاکترە چالاکترە هیچی پێوە دیار نییە بەس دەرمانی پێدەم بە مودەیەکی زۆر مەش بۆ کوتیبینی بۆ خانەوادەکان بۆی بزان ئەگەر چاکیش بۆەوە بەبێ ڕاوێژی پزیشک دەرمان نەوەسێن چونکە ئەگە بۆ مودەیەکی زیاتر بەکاری بێنێ ئەگەری دووبارە سەر هەڵدانەوەی دوورە خاتەوە بەڵێ لەوانەیە لەوەی کە تۆ باسیەکەی مەسەلەن بە 23 ساڵی یەگرێ مەسەلەن بۆ بە لە 20 یەگرێ لە زانکۆیە لە مەرحەلە 2 زانکۆیە یان لەم پەیمانگایە چاکە بێتەوە کەسەکە ساڵێکی فەوتاوە لەبەرەوەی نەیتوانێت بخوێنێ بۆ نەک توند بووە ئێستا چاک بۆتوانێت سێ ساڵەکەتی لەوانێت تێپەڕێنێت و هەرگیز بۆی نێتەوە چەند حاڵەتمانەیە بە تەمەنی مراهقی و گەنجیلەوە تەمەنە گرتوویەتی ئەم ڕۆژانەدا کەسێکم بۆ هەر لە 65 ساڵی هەڵیا بووە 65 ساڵ تەمەنێتی ئەنجا سەری هەڵداوەتەوانە ئەم نەخۆشیە جاری وایە مەسەلەن زۆر دوورەکەوێتەوانێ سەر هەڵدانەوەکەی بەبێ دەرمانیش نەک دەرمانی وەرگرتووە زۆر سپاس بۆ دکتۆر جعفەر عومەر پسپۆڕی دەرونی سپاس بۆ ئامادەبوون بە زانیاریەکان